شێشکە بە بیر هەموو لایەک بێنمەوە سەبار بە مەسالی دارایی ئێمە نەک گەندەڵیمان قبول نەکردووە زۆر جار تەماعی و گەورەوە بن وەبەر وەزارەت نراوە خەڵکە بۆ من نەمبینیوە بەڕاستی خەڵکە بۆ هاتوتە لای نووسنگەکەم لە ڕێی زیاواز بەڵێ ڕێگای زیازیاوە مەسەن پاسەوانەکانی ڕەنگە هێندێک بینی بێ ئەوە کام محمەد ماوە لە سلێمانیە جاری وە هەبوو کۆمپانیای تکاکە با ڕێگەمان بدا فڵان کەس بەس بیبینین جوزکە یەک ڕۆژی لە ئێرانە بینین جانتایش پێ بگوتی ئەوە 25 دەفتەر هەر بوو ئەو ستافی وەزارەت و نووسنگە ئەوانە ئەو دوو کەسکاکە ئامادەن 1 ملیۆن دلاری بدەین بەس لێ بگرن جوزکە یەک ڕۆژی بێن جوزکە یەک ڕۆژی دوو ڕۆژی بێن لە ئێرانەوە ینی داخستنی 2000 دەوازینی خۆماڵی خۆمان کە بە هەزارەها خەڵک بژێوی ژیانی سە دەوازینەکانە فەقیرە چۆن کاری وا دەکەن بێزگەلەوە کێمەوەمان هەر نەکردووە نەک ئەوە ئەو پارەی بەدەست خۆشمان بوو مامەستە محەممەد کە وەزیر ئەو کاتەی 7 ملیۆنی بەدەست بووە وەکو مینحەی بەردەستی خۆی ڕقابەی دارەشی سەر نەبووە چۆنی خەرج کرد بە قایمەکەی دەناردوتەوە ئێمە بووین کە لە ماوەی 3 ساڵ و 3 مان کە پارەوەرجی داوە کە دەیکرد 292 ملیۆن و 500 هەزار ئێمە بووین تەمەن ئەو پارەمان دا بە فەرمانگەکان کە پێویستیان پێ بوو بێ دامن بە ئەو فەرمانبەرانەی وەزارەت لێرە و لە کشتوکارەکان کە پاشەکەوتی موسە و بەسەر مانجێک زاری موسە نەدەرا فەقیر و هەژار بوون بەوانمان داوە ئێمە بووین کە بە هەژارانی هاوڵاتیانی ئەم وڵاتەمان داوە بە پێشمەرگەمان داوە خەرج کراوە ئەوتە وەزارەت ئێستا ژمێریارەکەی هەیە بابسن کلیژنەیەکم دانابوو لە بەدەست ئێمەش نەبوو ئەم پارە هەموو لێ خەسکا بۆ ئەم بابەتانە دەمن تەحەدا دەکەم با وەزیرێکی پێشوو وەزیرێکی ئێستا کە ئێستا مینحەکەیان 15 ملیۆنە با قایمەی خۆیان بە جورئەتەوە بێن ئیعلانێکە بن ئەوە قایمەی ئێمەیە ئەم 15 ملیۆنمان بەش شێوەیە اشتراک کردووە تەحەدایان دەکەم طبعا ئەمن ئەوە تەحەدا هەموو خەڵکی دەکەم ئەتوش ئێستا بۆ تێ وەکو ڕۆژنامە نووسێک بچیت تەماشاکێ بڵێ کاکە حەز دەکەم ژمێریاری ئەو 292 ملیۆنەی فڵان کەس وەری لە 3 ساڵ و 3 مانگی چۆن خەرج کراوە لای خۆشم هەیە لای وانیش هەیە